بەڕێزان ئەم کاتتان باش دەوترێت مرۆڤایەتی لە دۆخێکی خراپدایە. باخی ژیانی هەر مرۆڤێک بەسەر بکەیتەوە ئەوەی کە یەکەم جار سەرنج ڕاکێشێت بۆنی گوڵی مەراقەکانێتی. هەر مرۆڤێک لەم وڵاتە و لەم سەرزەمینەدا بێوێت باخی ژیانی دروست بکات، بێچەند و چوون دەبێت شوێنی ئینجانەی گوڵی بێباکی بۆ خۆی دابنێت، چونکە دەنگی خەزان یاخود دەستی خەزان یاخود ڕەنگی خەزان پێی دەگات و ئەحمەد هەردی وتەنی پەپولەی ئارەزوەکانی دەکوژێت. لێرە و لەوێ شاعیر و نووسەرەکان بەگشتی ئەدیبان پێیان وایە ئەدەب و هونەر بە تایبەت ئەدەب ئیشی جوانترکردن یاخود پارێزگاریکردن یاخود ڕێگریکردنە لەو زوڵم و ستەمەی لەو هێرشانەی کە دەکرێتە سەر باخی ژیانی مرۆڤایەتی. وەکو وتمان مرۆڤایەتی دەوترێت ئێستا لە بارێکی خراپدایە. لێرەدا ئێمە دەمانەوێت بڵێین ئایا پاراستنی باخی ژیانی مرۆڤ لە ئێستادا و پارێزگاریکردن لە باخی ژیانی مرۆڤایەتی بەگشتی ئەرکی سەرشانی چ بابەتێک و چ لایەنێکی ئەو بوارانەیە کە سەرقاڵن بە یاخود مرۆڤەکان پێوە سەرقاڵن. لەم نێوەندەدا ئەدەب و هونەر چ ڕۆڵێکی هەیە یاخود ئێمە ئەمانوێ بپرسین ئایا بۆچی بە درێژایی مێژوو یاخود لە ئێستاە بە تایبەتی لە هیچ گۆشەنیگایەکەوە ئەدەب وە هونەر وەکو فریادڕاست تەماشا نەکراوە. ئایا ئەگەر وەکو فریاد ڕست تەماشا نەکرێت لە هیچ بوارێک و بابەتێک و کاتێکی ژیانە کەواتە ڕۆڵی ئەدەب و هونەر وە کاریگەریەکەی چییە؟ بێگومان ئەمە بابەتێکات لە ئێستای کوردستان و لە ئێستای جیهاندا قسە و باسی لەبارەوە دەکرێت و تەواوی ئەدیبانیش ڕای جیاوازیان هەیە لەم بارەیەوە. من هەوڵەدەم بەرنامەی شەبەنگ تایبەت کەم بە کۆمەڵێ بەرنامە وە زنجیرە بەرنمەیەک بۆ ئەم بابەتە کە بە خۆشحاڵیەوە بۆ یەکەم بەرنامەی دوای دەست پێکردنەوەمان کە بە ئومێدی تەندروستێکی باشین بۆ هەمووان بە میوانداری هەرێک لە بەڕێزان دکتۆر ئەکرەمی مهێرداد کە نووسەر و لێکۆڵەرێکی دیارە خۆشحاڵین بەوەی کە لە بەرنمەکەمانە ئامادەیە. هەروەها شاعیری دیاری ئێستای کورد تەلعەت تایر کە ئەویش خۆشبەختانەیەکە کە لەوانەی من شخصی ئەگەر ئاسایی بێ بۆ ناو بەرنامەکە نەبێتە پیاڵدانێکی ڕوبەڕوو بەندە معجیبم بە تێکستەکانی چونکە لە ناو ژیانە زۆر کارەکات. خۆشحاڵم بە ئامادەبوونی هەرێک لە بەڕێستان. پێشەکەکەم بەداوای لێبوردن لە مامۆستا تەلعەت کەمێک ڕەنگە شاعیرانە بوو بێ، بەڵام پێم خۆشە سەرنج ڕاکێشم بەلای ئەو بابەتەی کە ئاماژەم پێکرد ئێمە ئەگەر ژیان ناوی بنین باخێک ئێمە بمانەوێت گوڵی تیا بڕوێنین. من تەرکیزم لەسەرەوە بوو کە ئەبێ ئینجانەوەی شوێنی گوڵی بێباکیمان دیار بێت چونکە بەڕاستی دەستی خەزان پێگات. زۆر سپاس بۆ ئامادەبوونە دیسان. زۆر سپاس بۆ جەنابەت بە زۆر خۆشحاڵم کە لەو بەرنامەیە لەگەڵ کاک تەڵعاتە. بەڕاستی من هەمیشە وتومە لە شعر و لە ئەدەبە کاک تەڵعات مامۆستای خۆم دانێ، هەمیشە لە هەموو شوێنێکی ژوتومەوە لێرە ژێڵم. من پێشی وەڵامی ئەو پرسیاری جەناب بمەوە لە قسەکان تا شتێک سەرنجی ڕاکێشام کە زۆر گرنگە بۆ ئەدەب. زۆربەی ئەوانەی کە تعریفی ئەدەبیان کردووە وتیانە ئەدەب دوو شتە، هەم حەقیقەتە هەم جوانیە. بە بڕوای من حەقیقەتەکە تا ڕادەیەکی زۆر وشەیەکی مەیلە و سیاسیە یا مەیلە و دینیە. بەڕێی من ئەدەب ڕازگۆییە و لەگەڵ جوانی. باشە لێرە ئێمە ئەگەینە نەتیجەیەکی تر کە ئەدەب لەبەرەوەی ڕازگۆیە و جوانکارە وەکو فکر وەکو دین وەکو سیاست خۆی بە فریاد ڕەز نازانێ. ئەمە بەڕێی من ئەمە پرسێکی زۆر گرنگە. یعنی تۆ تەماشاکە هەموو تیۆرە سیاسیەکان هەموو ئاینەکان وەنا هەموو تیۆرە فکری و فەلسەفیەکان هەر کامێکیانە خوێنیتەوە باز لەواکە کە ئەم فریاد ڕەسە وەنیە. ئەدەب زۆر کەم تۆ لە ئەدەبە وشەی فریاد ڕەسێ بەرچاوەکەی تەنها ئەو ئەدەبانی کە زۆر سیاسی. ئیشی ئەدەب ڕازگۆیی کردنی ژیانە
یان دەربڕینی ئەو ڕازگۆییە کە کەسی ئەدیب یا کەسی شاعیر بۆ خۆی بڕوای پێێتی باشە و جوانترکردنی ژیانە. بۆیە ئەگەر بە وشەکانی جەنابەت بڵێن باخی ژیان و خەزان و گوڵ و ئەمانە، ئەدەب هەم باسی خەزانەکە، هەم باسی بەهارەکە، هەم باسی زستانەکە. کە تێبینی قسەکانی تۆم کرد کە باسی خەزانت کرد، باسی گوڵە کرد، باسی بەهار کرد، ئەدەب باسی هەموو یەکە. خۆ ئەدەب هەیە ئەدەبێکی تەواو ڕەشبینە، ئەدەب هەیە ئەدەبێکی تەواو گەشبینە، ئەدەب هەیە ئەدەبێکە کە هەموو شتێکتە. مەسەلەکە چییە؟ مەسەلەکە ڕازگۆییە. ئەو ڕازگۆیی کە نووسەر کە ئەدیب کە شاعیر بۆ خۆی هەستی پێەکە و ئەیڵێ باشە، ئەمە پێم وایە یەکێکە لە مەسەلە گرنگەکانی ئەدەب و ئەدیب ئەبێ وا بکە بەڕاستی. زۆر باشە. دکتۆر پێشەوەی بچمە لای کاکتەرعەت ئەمەوێ بە کورتی وەڵام بیتەوە. ئەدەب لە هیچ کاتێکە دەبێتەوە جێگرەوەی بابەتێکی دیکە وەکو دین، وەکو سیاست، وەکو کۆمەڵناسی، وەکو دەرووناسی، هیچ کاتێکە بێتەوە بەدیلیەوە. ئەدەی چۆن قسەکە لەسەر ئەدەب هەموو شتانی نووسیوە. مەسەلە بۆ نمونە دۆستۆیێفسکی ڕۆمان نووسە، بەڵامی یەکە لە گەورەترین دەروونناسەکانی دنیا وەنیە. مەسەلا چارڵ دیکنس ڕۆمان نووسە، بەڵامی یەکە لە گەورەترین کۆمەڵناسەکانی دنیا. باشە، ینی ئەدەب هەموو شتێکە نووسێ، بەڵام قسەکە لەسەرەوە چۆنی ئەنووسێ. ئەمێ مەسەلەکەیەتە. ئەدەب وەکو سیاست و وەکو دین و وەکو فکر و وەکو فەلسفە ناینووسێ. ئەدەب دوو شت لە بیر ناکە. ئەویش یەکەم بەڕازگۆیی ئەو کەسە خۆی چۆن بیرەکاتەوە، چۆن تەخەیولەکە، چۆن خەیاڵدانی هەیە و بەو شێوە جەمالیە، بەو شێوە جوانناسی کە خۆی دەرکی پێکردووە یان ئەیڵێ. دەستخۆش دکتۆر. کاک تەلعەت، لە پێشێکەکە ئەڵبەت نەمویستەوە بڵێم ئەدیبان ئێستا بوونە بە دوو بەشەوەیەک، بەشێکیان پێیان وایە لە گۆشە نیگایەکەەوە ئەدەب بێتە فریاد ڕاست و بەشێکی دیکەشیان لەن نەخێر ئێمە ئەدەب گوڵێکە هەڵماواسیەوە بە دیواری سیاسەتە. ئەم دەربڕینە ڕەنگە جۆرێک لە جۆرەکان زۆر باگراوندی با بڵێن شعری هەبێت، بەڵام دوجار قسەی ئەمانەیە لە کاتێکە کاوترێت ئەدەب با بڵێن پارێزگاری لە بەدبەختانە کات. کاتێککە ئەمای هەبێ کەواتە ڕۆڵ و کاریگەریە بێت و لە هەمان کاتە ڕەنگە فریادڕستێکی تایبەتیش بێ بۆ کەسێک باوەکەوەی پێشووتر پێش بەرنامەکە ئاماژەمان بێت شتێکی تاکی بێت و زاتیش بێت، نەبێتەوە بە گشتی. لێرە ئەگەر ئەدەب ئەمانە بکات کەواتە ڕۆڵ و کاریگەری کەم نییە. خۆی با ئەمە لە یەکەمەوە دەست پێ بکەین. گوتت ئێستا ئەم هەسارەیە یان مرۆڤایەتی بە کاتێکی پرسیارەکە لەوەدایە کەی دۆخی باش بووە، یعنی بەتایبەت بەنسبەت کورد، یعنی ئایا لە هەشتاکان باش بووە نەخێر، لە هەفتاکان باش بووە نەخێر، لە شەستاکان نەخێر، لە بیستەکان نەخێر، لە سەدەی هەژدە نەخێر، لە سەدەی حەڤدا نەخێر. ئەمەم قسەیە بەگشتی بۆ هەموو جیهان ڕاستە. یعنی تۆ ئەگەر بێەوە لە شەڕی نەژادی و داژی کاری عێرقی و کوشتن و یعنی هەموو حەزارەتەکان لەسەر ئێسک و پروشی میلەتانی تردا مەزراون، هەتا دەگاتە سەدەی 20 کە یەکێکە لە شومترین ئەو سەدانە کە ڕەنگە سەدەکانی ناوەڕاست بۆی محاکمی تەفتیشی و ئەوانە ئەوها تاریک و بێ ئەوانە بەنسبەت کورد ئەم دەیانەی ڕابردوو دەی کارەسات بارن. ینی سەبارەت بە ئەوەی کە ئەدەب دەتوانێت بێتە فریاد ڕازیان ئیشێ بکەوە ئەوانە ڕاستی ئەدەبی کوردی کردوێتی و ڕەنگە زۆر جاران باجی گەورەشی دابێ، ئەدیبەکان باجی گەورەیان لەوە داوە. نقطەیەک هەیە بابیرمان نووسێ کەی ئەدەب لە ئەوروپا لە ڕۆژئاوا لە بندستی دەروونناسی و کۆمەڵناسی و ئابووری ناسی و بەلەدیە و نازانسی نەجاتی دەبێ و کاتی دەگەنە میتۆدە زانستیەکان کە میتۆدی زانستی ئابووری دروستە بێ باری ئەدەب سوکترە بێ، کە کۆمەڵاسی دروستە بێ باری ئەدەب شان لەسەر شانی ئەدەب سوکتر دەبێ. ئێمە وەکو کورد لە ئەنجامی نەبوونی ئەو مؤسساتانە، لە ئەنجامی نەبوونی ئەو میتۆدە زانستیانە، ئەو مەناهیجانە بە تایبەتی نابێ قەت بیرمان بچێ کە ئێمە میلەتەشی داژی کراوین و لەژێر هەڕەشەیە بووینە زمانمان ئەدەبمان وازە ئەدەب و زمان بێنە هەر وجودی خۆمان، یانی هەر وجودی زەسەدی خۆمان
لەژێر هەڕەشەی نەمانە بووە. میلەتی وەکو ئێمە لە ئەنجامی ئەم مەئساتانە کە ئێمە نابینە خاوەنی میتۆدی زانستی ناچار هەمووی دەکەوێتە سەرشان و باری ئەدەب. ئەدەب بە هەردوو جۆری نووسرا و نەنووسرا. ئەستاگە لێرە بەس ڕۆڵی ئەرشیفکردنی بینیوە لێرە ئەو من ئێستا باسی ئەو باجت بۆ دەکەم. بەشێکیان شەفەی بۆ لە ڕێگەی لاوک و حەیران و هۆرە و ئەوانە بەشێکیان تەدوین بووە زۆر جاران یەکێکی وەکو ئەحمەدی خانی لە چیرۆکێکی خۆشەویستی مەموزینە ناچارە بێتە سەر ئەوەی بڵێ کاکە ئیتیفاقکەن برا دووبەرێکی مەکەن کاکە دەوڵەتتان نابێ نازانتی فەقیرە لە چیرۆکێکی هینایانی خۆشەویستیە ناچارە بێتە سەر ئەو پەیامەش بگەێنێ. یەکێکی وەکو حاجی قادری کۆی هەموو شعری بە قوربانی تەوعیەی یان هوشیاری میلەتەکە دەکا بە دەرەجەیە کە شعری حاجی قادری کۆی کە دەخوێنیەوە نەمێژووە نەشعرە فەقیرە ناچار بووە بە ئەدەواتی شعری باز لە چەک و تیفاق و سەقافە و سەحافە و بوونی مەطبعە و گرنگی وشیاری و گرنگی خوێندەواری بکە یعنی شعرەکەشی بە قوربان کردووە. فایق بێکەس هەموو شعری خۆی بە قوربانی ئەوە کرد کە ژن پەچەلادا و ئینگلیز دەرکرێ و ئێمە سەر بخۆ بین و زیادە قیرتاو کرێ و مەکتەب دروست کردێەوە ئەوانە سەیری براتکە تەجربەی شێرکۆ بێکەس ئەو شێرکۆ بێکەسەی کە نیوەی تەجربەی خۆیان ١٧ تەجربەی خۆی بە قوربانی کێشەنەتەوەیەکان دەکات پەشێ و هەروەتر یعنی ئەدەبی کوردی یان قانع هەموو تەجربە جوانەی خۆی بە قوربانی دژایەتی ئاغا و دادپەروەری بۆ بوونی دادپەروەری و بۆ بینی ئەوان دەکات یعنی ئەدەبی کوردی ویستوێتی بێتە ئەم جۆرە چارەسەرە بەڵام لە ڕاستیدا ئەم چارەسەران چارەساری موسەساتین ئێمە لە ئەنجامی نەبوونی و موسەساتە ئەدەب ناچار بووە ئەم بارەش هەڵگری. مامۆستا تەلعەت دواتر ئێمە وڵای بەڕێزە بەڵام حەزم کرد لەسەر و بابەتە پرسیارێکی دیکەمە بێ بۆ دکتۆر ئەویشەوەیە کە باسی بابەتی سیستەمی بەڕێوەبردنیانە موسەساتەکان نکات کە لە کۆمەلگایە هەیە ئەدەب بەس ئیشی ڕەخنەگرتن و گومان لێکردنە لێرە بۆ خۆی خودی چیرۆکنووسی گەورەی و شێزا حەسەندان بەوانێڵێ ئەدەب ئیشی ئەمەیە بەس لە زۆربەی بەس گومان لە سیستەمەکە بکات و ڕەخنەی لێ بگرێت بەڵام هیچ کات نابێتە چارەسەر بۆ کاتێکە قسێکی وەکو غادە لە سەما بێنیتەوە خۆ بەڕاستی لەم سەردەمی تنگانە و بێتاقەتی و کێش و مەشاکی لە گەورانی کە ڕوبەڕووی مرۆڤایەتیوە تۆ گیرفان پڕ ناکات ڕەنگە گیرفان ڕێگای ڕێیسی یعنی سەرەکی بێ بۆ گەیشتن بە ئامانجە کەسەکە لە ژیانە کەواتە لێرە ئەم گومان و دوو دڵی و پرسیارە هیچ لە مۆزوعەکە گۆڕێ سەردەمەکە سەردەمی کۆڕۆنایە وانە مەرگەسات و کارەساتێکی گەورە لە دنیا هەیە باشە لەم سەردەمی کۆڕۆنا و مەرگەسات و کارەساتەیە تۆ ئەگەر ئەدەب خوێنیتەوە ئەچی چی خوێنیتەوە ئەچی تاعونی ئەلبێرکامەوە خوێنیتەوە وانە باش ئەلبێرکامۆ لە تاعونە دوو قسەی زۆر گرنگەکە کە هەم قسەی زۆر سیاسی مهم و فەلسەفین و هەم تەخەیل و با بڵێن خەیاڵدانێکی گەورەی ئەدەبیە کە ئەوی ژەڵێ زوڵم لەگەڵ نەزانیە دوانن دقت بە دوانن یان زوڵم نەزانیەکی ترە و نەزانیش زوڵمە ئەمە بزەبت مە فەلسەفە سیاسیەکەی تاعونە باشە ئەی باشە پرسیارەکە ئەوەیە ئێستا لەگەڵ کۆرۆنای هەمان مەسەلە نییە تۆ تەماشاکە لەگەڵ کۆرۆنایە ئێستا جیهان لەگەڵ کۆرۆنایە هەمان مەسەلەی هەیە بۆیە ئەدەب بەتایبەتی ئەدەبی داهێنەر و ئەدەبێک کە ئەو کەسانی نووسیویانە ئەم ڕازگۆییە بێمەبەستە یعنی ڕازگۆیی بێمەبەست مەبەستم مەبەستێکی تری لە پشتەوە نییە کە سیاسەتە یا دینە یا منفعەتی شخصیە ڕازگۆییەکی تەواوە کە ئەیڵێ بەرامبەر بە هەموو دنیا دیقەت بە کاک بێستون دیقەت بە کاک تەڵات ئەو ئەدەبانە نەمرن باشە کە زۆر ڕازگۆین مەسەلە باسی ئەحمەدی خانی کرد ئەحمەدی خانی لەبەر ئەوە نەمر نییە کە باسی دەوڵەتی کوردی و ئیتیفاقی ملوکی کوردیەکە لەبەر ئەوە نەمرە کە شاعیرە کە نووسەرە بەڵام لە تەنانەت لە منهەجەکەشا بەس نمونەی دەوڵەتەکە هێنە بۆی قسەکەواتە بچوو کراوەتەوە مەفهومی بگینە ئەم دەرئەنجامە ئەدەب باز لە هەموو شتێکەکە
مثل شعری باس شعری کاک طەڵعات مثلا من یەکێکم لەو کەسانی زۆر متابعە کاک طەڵعاتم کرد و زۆرش پێم عەجیبم مثل شعری زەعیمی کاک طەڵعات شعرێکی تەواو سیاسیە شعرەکانی تری کە بۆ هانای کچی نووسیوە باوکانەیە من حتا کاتێک کە لێکۆڵینەوەیەکم لەسەر شعرەکانی کاک طەڵعات نووسیوە وتم دەربڕینی تۆ بۆ باوکایەتی لە دەربڕینی گۆران فەرقی هەیە کە بۆ هیوای کوڕی نووسیوە دیقەت بە خۆ معلومە دەربڕینی گۆران زۆر داهێنەرانە و زۆر جوان کارانەیە بەڵام دەربڕینی طەڵعات دەربڕینێکی ترە ئەمەیە ئەدەب یعنی قسەکە لەسەرەوەیە طەڵعەتیش و گۆرانیش باسی باوکایەتی خۆیان کردووە بەڵام طەڵعات وەکو گۆران باسی باوکایەتی ناکە دیقەت بە مەسەلا ئەلبێر کامۆ کە باسی تاعونەکە وەکو دکتۆرێک باسی تاعون ناکە وەکو ئەدیبێک باسی تاعونەکە وەکو سیاسیەک باسی تاعون ناکە کە ئیسیفادە لە تاعونەکە وەکو چۆن ئێستا هەموو سیاسەکانی دنیا ئیسیفادە لە کۆرۆناکەن باز لەواکە بابە کێشەی گەورەی بەشەریەت بەرامبەر بە کۆڕۆنا یا بەرامبەر تاعونەکەی زمانی ئەلبێر کامۆ نەزانیە نەزانی زوڵمە ئەوەی کە خەڵک نەزانەکە زاڵمە چاو لێکە بۆیە ئەم نمونەیەم هێنایەوە ئەم قسانی کە ئیسا من کردم هەمووی سیاسیە بەڵام ئەدەب کردێتی باشە شتێک ئەڵێ دکتۆر بەو شێوەی کە خۆی بەو میتۆدە بەو شێوەی کە خۆی بیری دکتۆر هەموو ئەدەب هەموو شتێکە یاخود بەجددی خۆی بە هەموو شتێکە زانێت لە بنەڕەتە ستراکچەر پێکاتەکەی وایە لە بنەڕەتە قسە لەبارەی هەموو شتێکەکە یاخود خۆی هەموو شتێکە ئەدەب وەکو هەموو بیر و باوەڕەکانی ترنسا مەسە لە دین باسی هەموو شتێکیتیانە فەلسەفە باسی هەموو شتێکیتیانە حکایەتەکان باسی هەموو شتێکیتیانە ئەدەبیش تەبیعیە باسی هەموو شتێ بکە بەڵام ئەدەبێکی شەیە کە مختصە مەسەلە بە ئەدەبی خۆشەویستی مەنا ئەدەبێکەیە مختصە بە ئەدەبی نوخبە مەسەلە بۆیە تەبیعیە یعنی با بڵێن نیە هینی ئێمە کێشەی ئێمە بەرامبەر بە ئەدەبەوە نییە کە باسی چیەکە لێکۆڵینەوەی ئێمە بەرامبەر بە ئەدەبەوەیە چۆن باسیەکە ئەمەیە گرنگەکە مەسەلە با نمونەیەکی تر بێنینەوە پرسیارەکە سا لە ناو کووردا مەلای جززیری بە ناوبانگتریان ئەحمەدی خانی بێگومان ئەحمەدی خانیوەە ئێمەلای جززیری سەد قاتی ئەحمەدی خانی شاعرە ئەلبەڕاستیمە باشە و ناوبانگا ینی وەکو شاعر دیقەت سەد قاتی ئەحمەدی خانی شاعرە ڕاست کوردی لە ساڵم شاعر بەس بۆ لەبەرسی ئەوەیە ینی بۆ ئێستازانی کێشە با من یەک نمونەت دەمێ لەسەر ئەو کێشەی ئێمە لە لێکۆڵینەوەی ئەدەبیات چ بووە یەکەم ئەوانەی کە لە باسی سالم و کوردی بۆ دەکەم یەکەم ئەوانەی لە سالم و کوردی و نالیان کۆڵیوەتەوە هیچیان شاعر نەبوونا هیچیان یعنی پرۆسەی نووسینی شعریان تاقی نەکردوێتەوە مثلا دکتۆر کەمال فوادە علادین سەجادیە عەبدولکەریم مودەڕیسە زۆرن معروف خەزنەدارە چێ دەڵێ لە هەموو ئەوانەی کە مەسعود محەممەدا عەبدولخاڵق معروفە هەموو ئەوانەی لە ئەدەبیاتی کلاسیشیان کۆڵیوەتەوە لە ڕوانگەی سیاست و سەرەداوی سیاسیەوە تۆ لە مستەفا بەجی کوردی سەرەداوی سیاسی دەست ناکەوی هەر قادرت دەست دەکەوی و حەزی لە فەقەیە کردووە و شعری بۆ نووسیوە بەڵام لە سالمە نا لە سالمە مووقفی تیا بەرامبەر بە ئێران بەرامبەر بە بابان بەرامبەر بە سلێمانی بەرامبەر بەڕاکردن جوابدانەوەی نامەکەی نالی بۆ نمونە کە یەکێک ممارەسەی نووسینی ئەدەب نەکا بە دوایی ڕۆ سیاسەکەیەوەیەتی بۆیە دەبینی ئەوەندەی گرنجیان بە هینداوە بە سالمداوە ئەوەندە گرنجیان بە هینەداوە بە مستەفا بەجی کوردی تەنانەت دیوانەکەشی بەو دوایەی لە 2023 و 2004 چاپکرایەوە لە زمانی جیم و کریانی لە چلەکان لە هەولێر چاپکراوە دیوانەکە بووانە کێشەی ئەدەب دەزانی ئێمە لە وەکو کورد لە وەکو ئەدیبی کورد لە دوو وەهما دەژین ئێمە ئەو وەهمە با من نمرێکی شێرکۆ بێ کەسە بۆ بێنمەوە ئەڵێ خۆم پیاەکم زێوانی ناو خورافات و تەق لە ملودی لە عقڵم باسی ئەو هەمە بوو خۆی ماڵی کاک شێرکۆ قسەی سیاسیە بەڵام بابینە سەر خۆی واسیەوە بە دیوارێکی ئەکید بەڵام سەیری ئەو هەمە بکە ئێمە لە ئەدەبە بەتەمای شتێک بووین کە محاڵە ئێمە بەتەماین لە خوێن بینەوە کاکە لە خوێن نابرێتەوە ئێمە ئەساتمان لە ئەدەبمان زۆر گەورەترا
پیرێژنێکی گەرمیانی بێ حادیسەی ئەنفالکردنی برازا و کوڕزا و خوشکەزاکانی بژێڕێتەوە هیچ ئەدەبێک دەرەقەتی نیە. ئێمە بەتەماین بە کەلیمە لە خوێن بینەوە. کێشەکەشمان لەوەدایە ئەوە وەهمی یەکەم. وەهمی دووەم ئەدیبی کورد پێی وایە ئەگەر خۆی لە پەنا قزەی گەورە شاردەوە ئەدەبەکەی گەورە دەبێت. یعنی ئەگەر لەسەر بابەتی ئەنفالی نووسی ئەمە وەهمی گرەوکردنە لەسەر بابەتی گەورە بەو وەهمەی کە ئەتۆ بەرهەمێشی ئەدەبی گەورە بەرهەمدێنی تێگەی چۆنە؟ یعنی ئێستا مەسەلەن خۆی لە پەنا ئەنفال شاردۆتەوە ئەدیبەکە بۆ ئەوەی متەسەلیح بێ یان چەکدار بێ مۆزوعی ئەنفال. ئەمن گوتم ئەو تێکستە خراپە وەکو ئەو بشێتەوە کە ئەنفال هیچ نییە. مەسەلەن تێکسی سلێمانی دەنووسێ من خەڵکی مەخمورم لە هەولێر گەورە بۆ ئەوانە بۆم یەقسە بۆ تێکستە بڵێم لە بروێگە گوتم ئەو تێکستە خراپە دەڵێ هەم برا ئەتۆ هەولێرسیاتی دەکەی وا سلێمانیەکەی. خۆ دزینەوەی ئەدیبانی ئێمە لە پشت مۆزوعی گەورە بە وەهمی بەرهەمهێنانی ئەدەبیاتی گەورە ئەوە وەهمەوە ئێمە ناتوانین لە خوێن بینەوە. کەواتە وەهمی ئەدیبانی ئێمە دەزانی بە دەستنیشانکراوی شتێکت پێ بڵێم لەسەر لە مەسلەی ئەدەبی ئێمە. ئەدەبی ئێمە یەکێک لە خەر لە هەرە گەورەکانی ئەوەیە کە بە دوای حەقەوە بووە، بەڵام حەق مەسلەی زۆر نسبیە وەکو دکتۆر باس حەقەتی کرد. مەسلەی زۆر نسبیە. ئەو حەقەی لای من هەیە لای هینێک نییە، لای عەرەبێک نییە، ئەو حەقەی لای تورکێک هەیە لای من نییە. ئەگەر ئەدەب لەسەر جوانی ئیشێ بکە هەمومان جوانی دەبینین. فارسی چیش دایش خۆی خۆشەوێ منیش خۆشمەوێ عەرەبیش خۆشەوێ ئۆکەی. دائیمە بە شوێن حەقەوە بووین، یعنی بە شوێن هینەوە نەبووین، بە شوێن جوانیەوە نەبووین. ئەگەر ئێمە بەتەمای ئەوە بین کە ئەدەب حەق بۆ مرۆڤایەتی بژێڕێتەوە ئەگەم دڕدۆنجی گومانە نەبووە ڕاستە لە بەرەوەی زۆری ئەدیبەکانی مێژوش هە لە بندستی قەیسەر و لە بندستی ئیمپراتۆڕوانە بوون ئەوستاس. یعنی ئەرستۆ لە بندستی ئەسکەندەری مەقدۆنی بووە. کاک تەڵعات لەم شتێک کە جەنابە باسی کرد مەسلەیەکی زۆر گرنگ لە ئەدەبا هەیە با نمونەکان بێنینەوە. مەسەلا مەحوی وەکو مەلایەک وەنا کە تەمان دین لە لای مەلا حەقیقەتی مطلقە باشە لەگەڵ مەحوی شاعیری دوای مەلایی. مەسەلا ئەگەر مەحوی هەر شعرە مەلاییەکانی شعرە دینیەکانی بەمایە من و تۆی سەبەسمان ناکرد دڵنیا بە وەنیە بەڵام چووە شاعیریەوە. مەسەلە بابەتایری هەمەدانی ئەگەر هەر کەلیماتی قیساری بنووسایە مەسەلە کەلیماتی قساری بابەتایری هەمەدانی بە شعر طبعا بە عەرەبیش نووسێتی دیقەت بە کە عەرەب نەبووە بابەتایر عەرەب نییە کوردە و کاکەیە و ئیسلامیش نییە دیقەت بە کەلیماتی قیساری نووسیوە لەسەر تەسەوف باشە نیوەی دنیا نازانێ کەلیماتی قیساری بابەتایری هەمەدانی چیە مەگەر ئەهلی تەخەسوس وەنا بەڵام شعرەکانی بابەتایر تەمەشاکە هەمووی هینە باسی شاعیریە. من لە یادی 1000 ساڵی کۆچی دوایی بابەتایرە جەنابیش لێ بووی وتم بابە ئەم پیاوە شاعیرە ئێوە بوو هەمووتانڵێن مەتەسەوفە ئەم پیاوە شاعیرە یعنی تۆرە تۆ تەمەشاکە زۆرترین بەرهەمی بابەتایر شعرە خواوەندێکی ناکام بوو وەنە خوداوەندی ناکام بزەبت شعرە بە ئەگەر بابەتایری هەمەدانی شاعیر نەبوایە ئێستا ئێمە ئەم یادی 1000 ساڵەمان بۆوە کرد هەموو یاوتیاندا لە یادی لە هەڵەبجە لە یادی ئەحمەد موختار جافە من وتم بابە ئەم پیاوە شاعیرە ئەم پیاوە سیاسیە وەتەنیە سەیر و عەجایبە نییە کە ئێوە بەشان و باڵدا هەڵەیەن تیان چۆن ئێوتمەرەوە دیوانەکەی ئەوە تا تەمەشاکەن 4 دێر 5 دێر شعری لەسەر کوردایەتی هەیە وەنا بەڵام بەزام چەند شعری تری لەسەر دڵاری هەیە و لەسەر مەی هەیە و لەسەر ژوان هەیە و لەسەر دیقەت بە بۆیە یعنی قسەکە لەسەر ئەوەیە مەسەلا حەمدی شعرەکانی بیدایەتی کە هەمووی وەصفی دینە وەنا لەگەڵ حەمدیە کە دوایی مەس دەبێ تەمەشاکە چەنگی فەرقە. بۆیە پێوەری شعر قسەکە لەسەرەوە نییە قسە لەسەر چی ئەکا پێوەری ئەدەب قسەکە لەسەر چۆن قسەی لەسەرەکە بۆتە هونەریانە ئەم هونەرە بە بڕوای من لە لای زۆربەی شاعیرانی گەورەی دنیا هێ من لە تاریکۆڕوونا شاعرە یا لە ناڵی جوداییە. بۆیە ئەمەیە مەسەلەکە یعنی ئەدەب و هونەر ئامانجەکەی یا جەدواکەی یا پەیامەکەی بەدەستهێنانی
جوانتر یا جوانترینە يعني ئەمە پرسە گرنگەکەیە مەسەلا مەحویەک کە لە شعرێکە وەصفی سوڵتان عەبدولحەمیدەکە یا لە شعرەکەی ترا کە بە نووری بادە کەشفی زوڵمەتی تەقوا کامیان فەرقە بۆیە ئەدەب ئەمەیە ئەدەب گەیشتنە بەو جوانکاریە تەمەن ئەو جوانکاریە بەبێ محتەوایەکی مهمی فکری و عەقلانیش ممکن نییە هەبێ بەڕاستی یعنی بۆیە ئەم مەسەلەیەکی زۆر گرنگە ئەدەب ئەوەیە جەدواکەی زۆر باشە دکتۆر من نمونەی یەکێ لە تێکستەکانی مامۆستا تەلعەتە پێڵم ئەڵێ جوتیارەکە گلەی لە بەرهەمی گەنموجویەکانی خۆی دەکرد دڵم ناها پێی بڵێم کە لە وڵاتە برین ئەوەندە زۆرە باشترین شت چاندنی لۆکەیە بە تاکیدەوە لۆکەیە بەدی لێداتێ بەڵام لە هەمان کاتە ئەگەر وای دانێن ببوورە ئەمە کوور نەقد کاکتەلعاتەمە ئیشی من نیە لێرە بەڵام کاتێکە ئەم پێشنیاری بووە کاکە لۆکە باشترینە بەڵام بە شوێنی گەنموجۆ چۆن بەچی پڕگرێتەوە جا ئەگەر یارمەتی بێ من جواب بەمەوە سێرکە ئەمە ئەدەب بە پرسیار و گوماناکە ئەم شعری کاک تەڵعات باشە مەسەلا هەر قسەکەی ئەلیو دەکەمەوە ئەمە پێوترێ وێنای زیرەک دیقت بە وێنا و مانای زیرەک تەمەشاکە باسی دلۆکاکە باسی برینەکە باسی هەموویەکە و زیرەکی تێک دقت زیرەکیەکیش ئەکا کە کەس نەیکردووە ئەمەیە مەسەلەکە ئەمەیەکە لە نەزەڕی ئەدەبیا پێوترە سینگولاریزیشن بێ هاوتاییەکە کەس وەکو تەڵعەت باسی لۆکەی نەکردو من ئەگەر جوتیارم ئەچم لۆکە ئەوە جوان پێشنی هەری بۆ ئەمەیە ئەدەب بەڵام ئەمەیە ئەدەب ینی ئەدەب ئەمەیە بەدەستهێنانی ئەم نەمریە جەمالیە و حەقیقەتێکی گرنگیش باسەکە کە لە ژیانی ڕۆژانەی هەمومانە هەستی پێکەین ئەمە زۆر مهمە بۆیە ئەدەب ئەمەیە جەدواکەی ئەمەیە پەیامەکەی ئەمەیە ئامانجەکەی کە تۆ بتانی هەم لە هۆشی خەڵکە وێنایەکی زیرەکمانایەکی زیرەک دروستکەی و هەم شێوەیەکی ئەوەنە جەمالی بەی بە نەسەکەت بە تێکستەکەت کە تێکستەکە معلومە سیاسیە وەنا کە هەموو کەس بڵێ ئەوە نییە ئەشۆ بیلاوە بەڵام ئەم برینەی کە ئەم باسیەکات مامۆستا تەلعەت باسەکە ئەو برینە نییە لە بنەڕە تا پێویستی بە لۆکە بێت هەموو برینە پێویستی بە لۆکە هەیە ئەم برینەی کە مامۆستا تەلعەت باسەکە بە جەستەی نیشتیمان و بە ڕۆحی مرۆڤەکانەوە پێویستی بەو لۆکەیە نییە کە ئەمە باسی ئەو جوانێن بە بکەیت کە لەو تێکستەوە تۆ بگەینە ئەوەی کە ئەدەب ئەمەمان پێشکەشەکە لە بنەڕەتە مەبەستەکە لۆکە نەبێ مەبەستەکە برینە ئەوەیە مەسەلەکە باش مەسەلەی ساگەر لەوانێت تەڵعەت خۆی شەرحی ئەمە بکە منش ئەمە لای مامۆستا تەلعەت خۆی بزانم بکە ڕم بێ مەبەستەکە لای من مەبەستەکە برینە کە برین زۆرە باشە باشە بەڵام واشە تەمەشاکە ینی فعلەن واشە بەو شێوە جەمالی و جوانکاری و ڕازگۆیەش کە ئەمەیەکە پێوترێ وێنای زیرەک باشە بۆیە نەسێکی مهمە تێکستێکی گرنگە بەڕاستی و ئەمەش ئامانجی ئەو تێکستە ئەو نەسەیە زۆر باشە دەست خۆش دکتۆرگیان مامۆستا تەلعەت ببوورەوە کوین نەبووێت تەنها ویستم گفتوگویەکە باشە بەراورد بە دەقێکی دیکەی جەناب بکاڵەی کەچیژی ئەو پیرە پیاوەی کە دانەدانە حەپەکان خوتەیات و حەپی گەورە کەچی ژیان وەڵامی ناداتەوە 101 دانا ئەژمێرێ بە تەسبیحەکەی دەستی و ئەوانە ئالێرە ئەم پرسیارەیە ئەمەی تۆ هەم لێکدانەوەیکی دیکە و دکتۆر پێشکەشی کردی کە خۆتە توانی باشتر بدوی لەسەری بەڵام ئەمەوێ بزانم ئەم دەقەی تۆ ئەرکی لە ناو کۆمەلگایە چییە بە نمونە بهێنینەوە لێرەوە ئەچین ئایا ئەم دەقا خۆی بۆ خۆی بە دوای چارەسەر و برینەکان و گرفتەکانە ئەگەڕێ یاخود ئەگەر من لە ڕاستیان نە ئەو پیرم نە ئەو جوتیارم بەڵام من لێرە تۆ برین بۆ ڕۆحی من ئەشکالی بۆ ڕۆحی من دروست کرد لەکوێ ئابێتە چارەسەر ئەدەب نمونەی ئەم تێکستە لەوەی کە جوانتر بیر بکەیت و جوانتر بژی ئەدەب ئەوە لە ڕاستی قسەی گارسیا مارکیزە لە گارسیا مارکیز دەپرسن پەیامی ئەدەبی تور چییە دەڵێ ئەوەیە کە مرۆڤەکان جوانتر بژین نەک باشتر بژین چکە ئەدەب ناکە تۆ دەوڵەمەندتربی تۆ سیارەکەت بگۆڕی تۆ خانوەکەت بگۆڕی تۆ چاکەتەکەت بگۆڕی ئەدەب واناکە باشتر بژی
بەجوا دەکا جوانتر بژی جوانتر بژی بەو مانای گرنگجی بە تایبەتی شعر جیاوازێکی لەگەڵ هەموو ژانرەکانی تری ئەدەب هەیە ئەوش ئەوەیە کە هی هەمووانە من لە بیدایەتە قسەیەکم کرد گوتم یەکێک لە کێشەکانی ئەدەبیاتی ئێمە ئەوەیە ئەدەبیاتی ئەو کەسانەیە کە لەسەر حەقن ڕاستی دەوێت شعر ئەدەبیاتی ئەوانەشە کە لەسەر ناحەقن بۆ نمونە ئەدەبیاتی ئێمە تەنها بۆ ئەوانە نووسراوە کە ڕێک و پێکن بەڵام ئەدەبیاتی جوان دەبێت بۆ ئەوانش بنووسێت کە ڕێک و پێکیش دین بە نمونە من پرسیارە دەکەم ئایا کە یەکێک لە مەعسکەر سەلام یا لە سزنی مەحەتەی هەولێر باوکی خۆی کوشتووە بۆی نییە لە ڕێگای تێکستێکی شعریەوە لە ڕێگای کتێبێکەوە لە ڕێگای مەقالەیەکی دکتۆر لە ڕێگەی چیرۆکێکەوە لە ڕێگەی گۆرانیەکەوە غەریبی دایک بکە بۆی نییە غەریبی منداڵەکەی بکە بۆی نییە بگری و پاک بێتەوە سەیریکە ئەدەب وا دەکا ئەمەی کە باوکیشی کوشتووە لەزەت لێ بکە ئەدەبی ئێمە کێشەکەی لەس دابووە ئوستاس لەوە دابووە من جارەشان مامۆستا فازڵ عەزاوی یادی بەخێر لە ئەڵمانیا پێی گوتم گوتی ئەدەبی ئێوە ئەدەبی زۆر کوردیە بەس نابێ قسەیت پێ خۆش بێ لەبەر قسەی زۆر خراپەوە من حەزم لێ ئەدەبێک بە عەرەبیش بێ ئەدەبێک بێ ئەرجەنتینیش بێ ئەدەبێک بێ تورکیش بێ دەزانی کێشەکە لەسدایە کێشەکە لەوەیدایە ئایا ئەدەب دەچێتە چۆ یعنی ئێستا ئەگەر من ئەدەب بچێتە قەندیل ئەدەبی من بچێتە قەندیل لە بینی گەریلایەک و لە بینی جوندێکی تورکیە گەریلایەک هەڵەبژێرم بەڵام ئەدەب ئەگەر بچێتە لای دایکێکی جەرگ سوتاو لای من فەرقی نامێنێ ئەو دایکەی کە جوندی تورکیەکەی جەرجی سوتاوە یان گەریلایە جەرجی سوتاوە لەبەرەوەی دایک کە جەرجی سوتا هیچ پێی مهم نییە ئەمن داعشم ئەمن پەکەکەمە ئەمن نازانم دایکم کە من جەرجی بسووتێ ئوستاس ئێمە هەمومان باوکی نیایی دەزانین ئەولاد چۆنە دایک کە جەرجی سوتا گرنگ نییە ئەویتکە بۆ ماڵی ئەویتکە بۆ سیاست ئەویتکە بۆ مەقالە ئەویتکە بۆ ماشێت ئەویتکە بۆ هەواڵی تەلەڤیزۆن بەڵام دایک کە جەرج دەسووتێ ئەدەبی ئێمە مەفروض نییە بچێتە قەندیل و بچێتە جوندی بچێتە هین و بێتە تەڕەف لە مۆزوع بچێتە شوێنە کاریگەرەکە کە جەرگ سوتانی دایکە بچێتە شوێنی باوچێک کە منداڵەکەی لە تەقینەوەیەکا مردووە جا مهم نییە لە لێمەنە لە بەسڕایە لە کەرکووکە لە سلێمانیە ئەدەب دەبێت بچێتە ئەو شوێنەی کەوا دەکا مرۆڤەکان ئینسانەکان جوانتر بیر بکەنەوە و جوانتر ڕەفتار بکەن ئەدەبی ڕاستەقینە من بۆ ئۆرهان بامۆکم خۆش دەوێت بۆ پێ دوایە ئۆرهان بامۆگە تووشێک بنووسێ بدەی خوێنمەوە قەت نەیخوێنمەوە دنیا کاول بێ من ئۆرهان بامۆگ ناخوێنمەوە ئەگەر وەکو ئەردۆگا قسە بکە وایە من ئۆرهان بامۆگ دەخوێنمەوە لەبەری ئینسانە ئوستاس ئەدەبیاتی ئێمە دەبێت بگاتە ئەو ئاستە هونەریەی یان ئەو ئاستە ڕازگۆییە کە دکتۆر باسی کرد کە ببێتە ئەدەبی ئینسان ئەم ئەدەبەت جەدوای چ دەبێت جەدوای ئەوە دەبێت کە جەدواکەی ئەوەیە هەر جەدواکەی ئەوەیە جەدواکەی ئەوەیە کە جوانتر بیرەکاتەوە جوانتر ڕەفتارەکە لە ڕێگای تێکستێکەوە ئەگەر یەکێک باوکی کوژرا بێ و بگیری و غەریبی بکاکە غەریبی دایکی بکە و غەریبی دراوسەکانی بکە و غەریبی منداڵەکانی بکە و بزانێ ئیشێکی هەڵی کردووە ئەمە جەدوایەکی گرنگە ئەمە ڕەنگە بە هەموو ئیسلاحی ئیجتیماعی نەکرێ بە هەموو دەستگاکانی چاودێری نەکرێ بە زۆربەی دکتۆرە نەفسیەکان نەکرێ ئوستاس بەڵام لە ڕێگای گۆرانیەکەوە دەکرێت لە ڕێگای گۆرانیەکەوە ئیسان دەبێتەوە ئیسان لە ڕێگای تێکستێکەوە دەبێت ئینسان ئای کە تۆڵێ هەرە بتوانم لە هاوڕێگانما بڵێم ئای بزەبێت کێشەکە لەسدایە کێشەکە لەو لە لێدانی ئەم شوێنەیە کە مەسەرەن ئینسان خۆ دەزانی لە ناو هەموو مجریمێکە بەریئێکەیە و لەناو هەموو بەریئێکیشە مجریمەیە یعنی 180 خراپە ئۆکەی 120 باشە ئەدەبێت 120ەکە هەشتایەکە بۆ خۆی هەشتایەکە محکەمە بڕیاری لێدەدا کۆمەلگا دەریەکە کەس پارەی بە قەرز ناداتێ سیارەی نافرۆشتنی خانووی بەکرێ نادەنێ 180ەکەی خۆی وەردەگرێ باجەکەی خۆی وەرەگرێ ئەم کەسێک کە باوکی دەکوژێ یان باوکی کوشتووە بەڵام ئەدەب ناچێت 180 بڵێ ئەمە دەبێت 15 ساڵ حکوم کرێ ئەمە ئەمە مۆستا شێرزا حەسەن لە شوێنێکە دیسانەوە بە نمونە نامەوێت قسەی کەسی تر بکەم بەی خۆم ئەڵێ ئەدەب ناتوانێت کۆمەڵگا دادگایی بکات وەکو بەڕێز ئاماژە بکە جێ هێڵێ بۆ لایەنەکانی دیکە بەڵام ئەتوانێت ئەکتەرەکان دادگایی کاوەکەوەی کە فێرەکە جوانتر ببینیت ئەدەب بەڕای من بە ئەدەبکردنە دقت بە
مەسەلە بە ئەدەبکردن بە معنە ئەخلاقیە بە ئەدەبکردنی هەموو شتێک مەسەل با نمونێ بێنینەوە خانی قەزیەی قەومی بە ئەدەب کردووە قسەکەی تەواو سیاسیە منە قسەکەی تەواو سیاسیە پێش ئەویش خەڵکی ترم قسەی کردووە بەڵام بۆ ئەوەی خانی کاریگەرتر و لەبەردڵتر و دڵنشینترە لەبەری بە ئەدەب کردوێتی حاجی قادری جوای کردووە باشە یان زێوەڕە لێ عراق نییە لە عالەما بەرێخەمە ئێ باشە جگە لەو قەترە عارەقەی لە ڕووی تۆ تێدەخوارەوە ئەمە بە ئەدەبکردنی عارەقە دیقەت بە ینی دیقەت نمونونەکان بە ئەدەبکردنی عارە خواردنەوەیە جوان دیقەت بە جوانکردنی عارە خواردن بۆ لێر زۆربەی شعرەکانی ئاوایە مامۆستا تەڵعات دەزانێ ئەدەب ئەمە ئیشی ئەدەب ئەم تەڵتەیفەیە ئەم تەطهیرەیە ئەم جوانکردنەیە ئەم بە ئەدەبکردنەیە ئەم بۆیە جدواکەی زۆر گرنگە پەیامەکەی زۆر گرنگە باشە قسەکە لەسەر فریاد ڕسوانە لە بیدایەتە وتمان لە ڕاستە هیچ شتێک فریاد ڕست نییە ئینسان خۆی نەبێ باشە بۆ ئەدەب گرنگە لەبەرەوەی ئەدەب لە هەموو ژانرەکانی تر ئەگەر ئیجازەبەی ئینسانی ترە بۆ ڕێک لە ناخی تۆ هەڵەقڵێ مەسەلە حتا زمان مەسەلە زمان ئەکێ لە قسە مهمەکانی مەسەلە لەسەر زمانە وترێ مەسەلاڵێ هەموو شتێک بە زمانە وترێ ئێم قسەی ئەدەبە هەر بۆ خۆی ئەم قسەی ئەدەبە مەسەلە وشەی سێ و لای ئێمە چەند جوانە دقت بە هەر وشەی سێو چەند جوانە وشەی مانگ چەند جوانە بۆیە ئەدەب هەموو ئەمانەیە پێکەوە دقت بە هەموو ئەمانەیە پێکەوە بە ئەدەبکردن جوانترکردنی هەموو شتێکە دقت بە هەموو شتێک نەک هەموو شتێک مەسەلە با نمونەیەکی تر بێنینەوە تۆ فلیمێکی ئەکشن تەمەشاکە فلیمێکیش تەمەشاکە کە قەزەیەکی تایە لە فلیمە ئەکشنەکەیە دوول لە ڕووی حازری هەمووی بێتاقەتکردن و بێ ئەدەبکردنە دەی لە فلیمێکیشا کەم مەسەلەیەکی تایە بە دیارەوە دانیشی شعورت لەگەڵیە بێ سۆزت لەگەڵیە بێ هەستت لەگەڵیە بێ نەستت لەگەڵە بێ هەموو شتێکە ئەگەر مەسەلە بۆ نمونە یەکێ لە شتە گرنگەکانی ئەدەبەوەیە لە نەستەوە دەست پێیەکە تا ئەو پەڕی هۆشیاری مەسەلە ممکنە نەزەری سیاسی وانە بێ نەزەری سیاسی باسی بەڵام دیاریکراوەکە دکتۆر کە وەرنەگیرە دادگاییکردنەکە نییە وەکەوەی کە باسمان کرد کەواتە ئەدەب بێت هینەکە شعوری تۆ نستی تۆ شعوری تۆ هۆشیاری تۆ گیانی تۆ باشە بە ئەدەبەکە جوانیەکە خاوێنیە کاتەوە مەسەلە ئێستا پرسیارەکەی من ئەمەیە دکتۆر لە ئێستاە ئەڵێن ئەمە ناکە ئەدەب هەروای کردووە ئەدەب ئەوەی هەروای کردووە و بەردەوامی ژوای کردووە یعنی کەسێک کە لە دەرەوەیە تەماشایم قسانەی بەڕێستەکە ئەگەر لە ئەمڕۆ دەستکاتە خوێندنەوەی ئەدەب و دنیابینی ئەدەبی خۆی قاڵکاتەوە بۆ ژیانی خۆی هیچ لە ژیانە گۆڕێت ئەی هۆشمەندی لە چێوە پێیا دەبێت لە ئەزمون خوێندنەوەش و ئەدەبیش بەشێکە لە دەوڵەمەندکردنی ئەزمون دوانە لە ڕێگەی ڕۆمانێکەوە پ کەس دەناسی لە ڕێگەی فیلمێکەوە دەیناسی لە ڕێگەی تکسی شعی شعوری تر دەناسی و ئەوانە ئیتر ئەم هۆشمەند بوونە ڕاستە هین یەکەمەکانی هەرێم تعین ناکە ئەمن دەزانم من ویستم ئەوە بڵێم ینیشتی لە بەرامبەر واقعتاڵا کە هەیە ئەدەبیش نابێتەوە دکتۆر نابێتە فریاد سەیری براتکە ئەوانەی مەسەلەن زەمی مەسەلەن ئەم قسەیە دەکەن بەڵێن یان لایەنگیری ئەمەن ئەویان بیرەچێتەوە کە ئەدیبانی کورد هەمیشە بازی سیاسیە فاشیلەکانی 100 ساڵی ڕابردووی کوریانداوە ئەو مەردایەتی لە قانەعدا هەیە لای سیاسەکانی زمانی قانەعدا نەبووە ئەو مەردایەتی لای حاج تۆفیقی پیرەمێرد هەبووە لای سیاسەکانی سەردەمی حاج تۆفیقی پیرەمێرد ئەو هۆشیاری و زانایی و بەهۆشیەی لای مەحوی هەیە لای مەلەکانی تر نیە ڕاستە ئەی تۆ تمەشە ئەمانزەکە ئەمەیە ئەو مەردایەتیەی لای یەکی شوک عەڵڵا پەشێو هەیە
لە حفتەکان و لە هەشتاکان لای سیاسەکان نیە. هاوکاران مەڵن کاتە دەماوە ئەگەر دوایین پرسیاری بە کورتی وەڵام بیتەوە ئەدەب بۆ تەلعەتایر چارەسەر بوو یاخود گرفت. خۆی ئەدەب چارەسەر نییە بمانەی موسساتی دوای ئەدەب بمانەی ئەوە نیە بێتە بەلەدیە و نرخ خەرزانکا و بنزین متۆفیرکا و ژیانێکی تایبەتی بۆ دروستکات. وەکو گوتم ئەدەب ژیان باش ناکە لەسەر ئاستی فەردی بەڵام جوانتری یەکا لەسەر ڕەفتاری و بیرکردنەوەی جوانتری یەکا وا دەکا لە ڕێگای گۆرانیەکەوە کورە ئێستا هەمومان کە لە ماڵەوە گۆرانیەک جێ دەینێ لەگەڵ ژینمان باشترین لەگەڵ ئەولادمان باشترین کە تەلەفۆنیشمان دێ لەگەڵ ڕەفیقانمان باشترین جوانتر قسە دەکەین جوانتر ڕەفتارەکەین. ئەدەب هی ئەوە نیە و لە دنیاشە نەبووە. ئەدەب بێت شوێنی موسسات بگرێتەوە جادت بۆ قیرتاوکە سەدمەتیت بۆ بکە بەردی بناغی نازانچت بۆ دانێ بەڵام ئەدەب وا دەکات مرۆڤەکان میهرەبانتر بن وشیارتر بن ڕفتار و بیرکردنەوەیان سەبارەت بە جنیا سەبارەت بە عائیلە بە کۆمەڵگا بنێتەوە جوانتر و ڕازگۆیانتر بێ وەکو ئوستاز فەرمی. دەستەکانە خۆش دوای قسەی دکتۆر بوو. بەڕێی من ئەدەب باشترین و جوانترین و ڕازگۆترین هۆکارە بۆ ژیانی خۆت. ئەمە زۆر گرنگە. خۆت تۆ بەم شێوەیە ئەژیت. ئەو قسەی کە فەڕۆغی فەڕوخزادەیکە من ژیانیشم هەر شاعیرانەیە دیقەت بە ئەمە ئامانجێکی گرنگە. وەرە تۆ تەمەشاکە ئەو شاعیرە گەورانە ئەو نووسەرە گەورانە ئەو ئەدیبە گەورانە ژیانیشان شاعیرانە بووە ژیانیشان نووسەرانە بووە و ئەمە ئەو پەڕی تەسامیە دیقەت بە ئەمەی کە لە بزەب لە عیرفان و یا لە تەسەوفا پێڵێن تەحەقوقە ئەو پەڕی تەحەقوقە تۆ تەحەقوقێک لە شتێکە ئەەکەی کە لە لات جوانترینە لە لات خۆشترینە لە لات ڕازگۆترینە لە لات ویسترینە. ئەم مەسەلەیە زۆر زۆر گرنگە بۆیە ئەدەب لە نەتیجەی ئەخیراوەیە تۆ چ معنایەکە دەی بە ئەدەب نا هەردووکیانە تۆ سیرکە هەردووکیانە هەم ئەدەب من بە ئەدەب ترەکە هەم منیش ئەدەب بزە بدوایە یعنی ماهیەتی وجودە ماهیەتی بوونە یانەوەی کە لە تەسەوف و لە عرفانە پێوترێت تەماهیە لەگەڵ قیمەتە جوانەکان و بەها جوانەکان. دەست خۆش دکتۆرگیان زۆر زۆر خۆشحاڵ بوو بە ئامادەبوونی بەڕستان گەورەتان کردین ببورن لە کەم و کورتیمان. بینەرانی بەڕز و خۆشەویست لێرەدا بم شێوەیە گەشتینە کۆتایی ئەم بەرنامەیەمان کە قسە و باز بوو لەبارەی ڕۆڵ و کاریگەری ئەدەب و لەمان کاتە ئایا ئەتوانین ئەدەب وەکو فریاد ڕستێک تەماشا بکەین. بە میوانداری هەرێک لە بەڕێزان دکتۆر ئەکرەمی مهێردات و تەلعەت تایر کە هەردووکیان دوو قەڵەمی دیاری ناو ئێستای بوارەکەن بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەک تا بەرنامەی داهاتوو بە کامەرانتیان دەسپێرم خواتان لەگەڵ.